بەنای خۆی بەخشندە و میرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی تەندروستی سڵاوتان لەبێت. من نازانم ئێوە لەکوێن، بەڵام ئێمە لە شاری هەڵەبجەی خۆشەویستین. ئەم جارە بەرنامەی تەندروستی بە پێویستمان زانی بین ئەم شارە جوانە لە بەردەم بینای کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجەی شەهید کۆبووینەتەوە لەگەڵ بەڕێزان بەڕێوەبەری کۆمەڵگەکە، هەروەها پزیشکێکی بەڕێز و بەرپرسی چەند بەشێکی دیکەی کۆمەڵگەکە تا بزانین ئایا ئەو خزمەت و کار و چالاکیانی کە لەم نەخۆشخانە ئەنجام دەدرێت چییە. ئەمیش بەهۆی پێنجەمین ساڵیادی کردنەوەی کۆمەڵگەکەیە کە دیارە لەم چەند ڕۆژەدا ساڵیادی پێنجەمین ساڵیادی کردنەوەی ئەم کۆمەڵگەیە بووە، واتە 5 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر دامەزراندنی ئەم کۆمەڵگە پزیشکیە کە دیارە لە ماوەی ئەم 5 ساڵەدا لە شاری هەڵەبجە خزمەتێکی بەرچاویان بە تەندروستی شارەکە کردووە، بە نەخۆشانی شارەکە کردووە. سەرەتا ئەڕۆینە لای بەڕێز محیدین محەممەد عارف کە بەڕێوەبەری کۆمەڵگەکەیە. لە کاک محیدینەوە دەست پێ دەکەین بزانین کۆمەڵگەکە سەرەتا کەی دروست کراوە، چۆن دروست کراوە، بە چ مەبەستێ دروست کراوە، یاخود دەتوانین بڵێین کۆمەڵگەی پزیشکی لە هەڵەبجە بۆ. کاک محیدین زۆر سپاس بە ئامادەبوونت. نازانم ئێستا ئێوە میوانی منن یا من میوانی ئێوەم. لە خزمەتان فەرموو. بەخێراتنی جنابتانەکەین زۆر سپاس. کومەندی کێشاتان ڕاستەکەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجە یەکێکە لە پرۆژە خێرخوازیەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە لە هەموو شار و شارۆچکەکانی کە جێبەجێ کردووە و بەتایبەت لە پارێزگای هەڵەبجە. ڕاستەکەی پارێزگای هەڵەبجە وەکو هەموو شوێنەکان و وەکو قەزاکان وەکو شوێنەکانی کە پێویستی بەوە هەبوو کە کۆمەڵگەیەکی پزیشکی لەم جۆرەی کە ئێستا ئێمە کردومانێتەوە پێویستێکی ضرورەتی ئەو کاتە و ئێستش بوو، چونکە لەو کاتەیە ڕاستیەکەی لە ظروفێکا بوون کە هەم ظروفی مەعیشی خەڵک خراپ بوو و لە ڕووی تەندروستیشەوە بەڕاستی هەنێک گرفت کە لە سەرانسەری کوردستانە لە ڕووی لە کەرتی تەندروستی هەیە ئەو گرفتانە هەبوون. ئێمە بە پێویستمان زانی کە کۆمەڵگەیەکی پزیشکی لە پارێزگای هەڵەبجە بکەینەوە بۆ ئەوەی بتوانین خزمەتێ بکەین. ڕاستیەکەی کردنەوەی ئەم کۆمەڵگەیە بۆچی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجە ڕاستیەکەی ئێمە لە نیەت و لەکردنەوەی ئەم کۆمەڵگەیە تەنها ویستومانە خەڵکی کەم دەست و کەم دەرامەت و خەڵکی مانووی پارێزگای هەڵەبجە و دەوروبەری لەم پرۆژانەی بەخشین سوودمەند بن، بەتایبەت پرۆژەی کەرتی تەندروستی. ئەم کۆمەڵگەیە بۆ ئەوە بووە کە بتوانین لە ڕووی مادیەوە ئێمە خزمەتێکی باش بە خەڵکی کەم دەست و کەم دەرامەت بکەین، چونکە بەڕاستی لە کەرتی تەندروستی ئێستا 3 جیل 2 جیلە، جیلێکیان کە لە کەرتی حکومیە کە لەوانەیە هەموو کەسێک فریای نەکەوێت. لە کەرتی دەرەوە شایعادەکانن بەڕاستی کولفەیەکی زۆر ئێمە هاتین لەو نێوەندەدا کۆمەڵگایەکمان کردوێتەوە کە ئەتوانین بڵێن بە هەرزانترین نرخ بە بەرزترین کوالیتی ئەو خزمەتانە پێشکەش بە خەڵک. زۆر باشە کاک محیدین، بەدڵنیایە جەنابەت کە باس لە خزمەت دەکەی بە خەڵکی ئەم شارە. ڕەنگە تەنها نەخۆشەکان سوودمەند نەبوو بن لەمەی کە سەردانی کۆمەڵگەکەیان کردووە و چارەسەرێکیان وەرگرتووە. بۆ نمونە نەخۆشێکە هاتووت لای بەڕێز دکتۆر کەمال یا دکتۆرێکی دیکە چارەسەری بۆ کرا و سوودێکی وەرگرتووە. ڕەنگە بەشێکی دیکە لەو کارمەندانی لەو خەڵکانی لێرە دامەزراون ڕەنگە هەیان بێ عیلەیەکی لەسەر بێت بیژێنێ کە ئەمەش بۆ خۆی ڕەنگە سوودمەند بوون بێ. من نازانم بەڕاستی چەند کارمەند و چەند هینتان هەیە لێرە فەرمانبەر. ڕاستەکەی ئەو خاڵی کەشانەرەوەی جەنابیشتە بەڕاستی کردنەوەی ئەم پرۆژانە دروستکردنی هەلی کارە بەڕاستی بۆ زۆرێک لەو خەڵکانی کە لە کارمەندی تەندروستی و زۆرێک لە پزیشکە بەڕێزەکان کە لە سلێمانیەوە هاتن لێرە و کۆڵعیالیان لەبوو ئەتوانی لێرە خزمەتێکی زیاتر بە ئێرە بکەن. هەر لەبەر ئەوەشە کە ئێمە توانیمانە لەم کۆمەڵگەیان بە زیاد لە 80 تا 90 کەس لەسەر ئەم پرۆژانەی ئێمە سوودمەند بوون. دیوێکی کەشی ئەم پرۆژەیەکردنەوەی ئەم پرۆژەیە ڕاستەکەی ئەوەیە کە ئێمە هەموو تێبینیانەی کە لە کەرتی تەندروستیە هەبووە خەڵکی تێبینی ملاحەزەیەکی هەبووە لەسەر کەرتی تەندروستی کە وەکو پێویست ناتوانێت ئەدای ئیشەکانی خۆیان بکەن. ئێمە ویستومانە لەناو ئەم چوارچەوەی ئەم کۆمەڵگەیە ئەوە بسەلمێنین کە بەڵێ کەرتی تەندروستی کەرتێکی خزمەتگوزاری باشە بۆ هەمووان بەبێ جیاوازی، بەڵام بەبوونی ئیدارەیەکی باشی سەرکەوتوو بۆ ئەوی خزمەت بە هەمووان. زۆر باشە کاک محیدین. ئێستا ڕەنگە نەتوانین ناوی بنین نەخۆشخانەی بەخشینی هەڵەبجە، ڕەنگە جارێک کۆمەڵگە بێت وانە، بەڵام بەگشتی ئەو بەشانەی کە تێدایە چین بۆ نمونە بەدڵنیایەوە
کۆمەڵێک پزیشکی چاکی تێدایە کە نەخۆش ئەبینێ ئەم پزیشکانە پسپۆریەکانیان چییە هەموو پسپۆریەکانە یاخودنا لە بەشەکان چیتان هەیە واتە بە کورتی پێمان بڵێ چی تێداکرێ ڕەنگە نەتوانی نایبنی نەخۆشخانە چونکە هەموو ئەو خاڵانی تێدانیە کە نەخۆشخانەی گرێتەوە بەڵام بەشەکان چین کە تێدان کە دەتوانن خزمەت بکەن وڵای بە دڵنیاییەوە ئێمە هەر مۆڵەتی کۆمەلگەمان وەرگرت ئەڵبەتش بۆ معلوماتان ئێرە کۆمەلگەی کە ڕێگە پێدراوە لەلایەن وەزارەتی تەندروستی و مۆڵەتی کۆمەلگەکە و هەموو بەشەکانمان هەیە بە خۆشحاڵیەوە ئەڵێم کە ئێمە لێرە لەم کۆمەلگایەدا هەموو پزیشکە پسپۆڕیەکانمان هەیە شتێک نییە کە کەسێک بیە بێتە ئێرە سەردانی دکتۆر کاریانی سەردانی هەر بەشێکە بە دڵنیاییەوە بە خۆشحاڵیەوە ئێمە توانیمانە هەموو پزیشکە پسپۆڕیەکان لێرە کۆبکەینەوە سەبارەت بە بەشەکانیش بکو هەموو شوێنەکانی کە ئێمە لە تاقیگەوە دەست پێەکەین کە گەورەترین تاقیگەمان ئێمە لێرە کردووەتەوە کەیچێکە لەو تاقیگانەی کە لەگەڵ تاقیگەکانی حکوومەت و کەرتی ناو بازار بەڕاستی هەموو کەسێک دەتوانێت سەردانی بکە و هیچ پێویستێکیشی بۆ نیە بۆ فەحسە بچێتە دەرەوە دەرمانخانێکی زۆر پێشکەوتومان هەیە کە لە ڕووی کوالەتی و لە ڕووی نرخەوە ئەو دوای من بەجێ ئەڵم بۆ لەپسرای ئەوان کەسە دوای ئەوە ئێمە بەشی چارەسەری سروشتیمانەیە کە وش خزمەتێکی باشەکە بەشی چارەسەری دەرونیمان هەیە بەشی لێزەرمان هەیە ئەمە لێرە سۆنەر و ئەشیعە و هەروەها بەشی لێزەر و هەموو ئەو بەشانی کە پێویست کە لە کۆمەڵگەیەکی پزیشیا بکرێتەوە بە خۆشحاڵیەوە ئێمە هەمانە تەنها ئەومانەیە کە ئێمە نەمانتوانیوە لەم مەرحەلەیە ئێرە بکەین بە نەخۆشخانەیەک بۆ ئەوی لە داهاتووە بتوانین ئەو خەڵکانی کە پێویستیان بە نەشتەرگەری هەنێشتی کە ئەبێ بچنە دەرەوە ئینشاڵا لە داهاتوە زۆر باشە کاک محێدین بەڕێوبەری کۆمەڵگەکە زۆر سپاس ئەڕۆمە لای دکتۆر کەمال عەزیز پێم وابێ کە ناوی کۆمەڵگەی پزیشکی بەخشینی هەڵەبجە ئەبرێ یەکێک لەو ناوانەی کە بەبیری خەڵکدا دێتەوە بەڕێز دکتۆر کەمالە کاک زۆر سپاس بە ئامادەبوونت خۆشەویستان دکتۆر کەمال پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتیە کە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشینی هەڵەبجەیە ئێمە ئێستا قسەی لەگەڵ دەکەین بزانین ئایا ئەو لێرە چیەکە و ئەو نەشتەرگەریانە چین کە بەڕێز دکتۆر کەمال ئەو نەخۆشانی کە دەیبینی و پێویستیان بە نەشتەرگەریە ئەو نەشتەرگەریانە چین ئەنجامی دەدات یاخود با بڵین ئەنجامی داوە کاک دکتۆر دووبارە سپاس بە ئامادەبوونت سپاس کاکتۆراوکار بە خێراتنی کەناڵی پەیامەکەین ئەو نەشتەرگەریانی کە لێرە ئەکرێن دوو جۆر نەشتەرگەری ئەکرێت لێرە نەشتەرگەریمان هەیە بە بەنجی مەوزوعی ئەکرێت بە لۆکەڵ هەموو گرێکانی ژێر پێست کیسی چەوری گرەی چەوری نەشتەرگەری دوومەڵ لە هەر شوێنێک پێ گۆشتی زیادە ئەمانە ئەکرێن و نەشتەرگەری کەمان هەیە کە پێویستی بە بەنجی یان نیوەییە کە سپاینەڵ خەڵکی نیوەی پێڵێت یا بەنجی گشتی جێنەرەڵ ئەوانە نەشتەرگەریەکانی غودە و زرا و گرەی سنگ و گرێکانی گەدە و کیسی سەر جگەر کیسی ئاوی طبعا یان لابردنی سپڵ گرێکانی ڕیخۆڵە و فتق بەنجی نیوەکەی ئەوەی کە باست کرد ئەوە زیاتر گرفتەکانی کۆم و مایەسیری و ئەوانە زیاتر بە ئەنجامەدەن فتقی بنڕان فتقەکانیش فتقی ناوت و مایەسیری ئەمانە بە بەنجی نیوەیی یا سپاینەڵەک بەڵام غێری ئەوە ئەوانەی کەوە لە سەر و ناوکەوە بێت ئەوانە بە بەنجی گشتێک زۆر باش بە نەشتەرگەری نازوریشتان هەیە واتە توانی ئەنجامی بدەی نەشتەرگەری لابردنی بەردی زراومان هەیە بە نازوور بەڵێ هەناوبین ئێمە دەزانین نەخۆشخانەکە ڕەنگە هۆڵی نەشتەرگەری تێدا نەبێ ئەوە بەڵام نەشتەرگەریە بچووکەکان لێرە دەتوانرێ ئەنجام بدرێواتە ئەگەر نەخۆشێک پێویستی بێ بە لۆکەڵ بماوەی چەند خولەکێک بۆی ئەنجام بدەی لێرە طبعاً ئەو نەشتەرگەریەکان کە بە بەنجی مۆزوعی ئەکرێن لێرە ئەکرێن بەڵام نەشتەرگەریەکانی کە لە نەخۆشخانەی گشتی هەڵەبجە نەخۆشخانەی کە لێرە ناوبانگی هەیە بە نەخۆشخانەی عەنەب لەو نەخۆشخانەی ئەکرێت بەڵێنە ئەوانەی کە بەنجی نیوە یان گشتی ئەکرێن لەوێ ئەکرێن گرێکانی کە بە بەنجی مۆزوعی ئەکرێت لێرە خۆمانێکین زۆر باشە کاک دکتۆر ئێمە دەزانین ئێستا پێشکەوتوترین سیستەمی دنیا بۆ چارەسەرکردنی نەخۆش بریتە لە سیستەمی فرە پسپۆڕی و تەنانەت لەو سیستەمەیشا ڕەنگە پسپۆڕی ورتریش هات بێتارەوە بەڵام جەنابەت لێرە ئەگەر نەخۆشێکت بۆ نمونە بۆ دەرکەوت پسپۆڕێکی جەناب بدنیە پسپۆڕی دیکەتان هەیە بۆ دەرکەوت ئەمە کسووری پێویستە بۆ دەرکەوت ئەمە نەخێر باتنی پێویستە پسپۆڕەکانی دیکە بەردەوام وەک دەڵێ ئەڤیلێبڵەکە جەنابەت ڕاوێژیان پێ بکە یان نەخۆشەکەی بنێریتە لە لێرە جگە لە پسپۆڕی نەشتەرگەری گشتی کە من لێرە ئەو پسپۆڕیەم پسپۆڕی هەناویمان هەیە پسپۆڕی مناڵانمان هەیە
پسپۆڕی نەشتەرگەری گوچی لەو ڕێڕەوی میزمان هەیە میز و میزارڕەکە پێوترێت پسپۆڕی نەشتەرگەری لوت و قوڕب و گوێمان هەیە چاو و سۆنار و پێست و شکاوی و ڕۆماتۆلۆجی ڕۆماتیزم و بەشی ددانیشەیە کە ئێستاکە کۆشاهۆ خۆی لێرە بەرپرسی ئەو بەشێ و بۆتان باسەکە چی لێت زۆر باشە کاک دوکتۆر کەمال عەزیز پسپۆڕی نەشتەرگەری گشتی سوپاس بۆ ئامادەبوونت خۆشەویستان با بڕۆین لای ئەو میوانی دیکەمان بەڕێز کاک دکتۆر شاهۆر بە پێکەنینەکەی دیارە دکتۆری دانا کاک دکتۆر شاهۆ ئەحمەد کە پزیشکی ددانە هەم بەرپرسی بەشی ددانیشە سوپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس کاکتۆر بەخێر بێن پیرۆزبایی پێنجەمین ساڵیادی کردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە جەنابەت و لەم دکتۆرە بەڕێزانە و لە هەموو کارمەند و ستافەکانی کۆمەڵگەی پزیشکی بەخشینەکەم بەخێر بن سەر و سەرچاو زۆر سپاس بەڕێز دکتۆر شاهۆ بە دڵنیاییەوە هاوتەریوی بەشەکانی دیکە بەشێکی گرنگی تەندروستی بەشی ددانە کە وەک بەڕێوەبەر باسی کرد یەکێک لە بەشە گرنگەکان لە کۆمەڵگەکەتان بەشی ددانە بەڵام ئەبێ بزانم لێرە چەند پزیشکن خزمەتەکەن لە بەشی ددانەکە ئایا 24 کاتژمێریە نەخێر بە ڕۆژایە بە شەودا هەیە و پرۆسە گرنگەکان کە بۆ ددان ئەنجامەدرێ ئەوانی تێدا ئەنجامەدرێ بەناوی خوای گەورە و میهرەبان لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین بەشی ددان بە دوو شەفت دەوام ئەکرێت لە کاتژمێر دوی پاژنیوەڕۆ هەتاوەکو حوتی ئێوارە و لە حوتی شەوە بۆ 11 شەو واتە 24 کاتژمێری نیە بەڵام لەو دوو شەفتا دەوام ئەکرێت و کۆمەڵگەکەمان پێگاتووە لە 5 کورسی ددان کە بە بەردەوامی 5 دکتۆری بەڕێز لەسەر ئەو کورسیانە ئیش دەکەن بەڵام ژمارە تۆرەکانمان زۆرن ئەگەینە 12 دکتۆر بەڵام بە تەناو واتە دکتۆرانێک کە بە ڕۆژ ئایشەکەن بە شەوە دەوامیان نییە کۆمەڵگەکەمان بەشی ددانەکە ینی بەشێکی دانی زۆر پێشکەوتووە هەم لە ڕووی ئەو کورسیانەی کە بەکاری ئێنین بۆ نەخۆشببینین هەم لە ڕووی ئەو جیازانەی کە بەکاری ئێنین بۆ ئیشکردنی نەخۆشەکان زۆر پێشکەوتون و بەستانداردی جیانی ئیش بۆ نەخۆشەکەین عادەتەن زۆربەی ئیشەکانی ددان لە سنتەرەکەماندا دەکرێت بۆ نمونە پڕکردنەوەی ددان بە هەردوو بەشی کۆمپۆست دواتە پڕکردنەوەی سپی و لەگەڵ پلاتینی ڕەش دەمار بڕینی ددان ئەکرێت بۆ هەموو ددانەکان بۆ دانی پێشەوە بۆ دانی دواوە دروستکردنی ددان بە هەردوو جۆری جێگیر و جوڵاو ئەکرێت بۆ هاوڵاتیان هەروەها تیشتی ددان تیشتێکی دانی زۆر پێشکەوتومان هەیە کە سیستەمێکی دیجیتاڵیە واتە ینی پێویست بە شۆردنەوەی ئەشیعەکە ناکات وەکو سیستەمە کۆنەکە بە کۆمپیوتەر سەیری ددانەکە ئەەکەین و درێژی ددانەکە و هەروەها ژمارە ڕێگی ددانەکە و بە کوالەتێکی مەبەست لە CBCT ئەوەی کە پێی دەوترێت هەر ئەشعی پێری ئەپیکەڵە بەڵام بە سیستەمی دیجیتاڵ و کۆمپیوتەر هێشتا CBCT و OPG-مان لە کۆمەڵەکەدا نییە بەڵام زیاتر بۆ ئیشی دەماربڕین ئێمە ئەو سیستەمە بەکار ئێنین شتێکی زۆر سەرکەوت و پێشکەوتووە زۆر باشە کاک بەڕێز دکتۆر شاهۆ ئێمە ئێستا گرفتێکمان هەیە هەرچەندەمە هەمومان دەزانین کە ستاندەردێکی جیهانیە یەکێ لە گرفتەکان بڵاوبوونەوەی نەخۆشیە لە خودی نەخۆشخانەوە چۆن ئێمە بۆ نمونە ئەمایان کە پسپۆڕەکەی بەڕێز دکتۆر کەمالە نەخۆشمان هەیە نەشتەرگەریەکرێ بۆ حاڵەتێ هەرچەنەمە ڕووداوێکی بڵێن حاڵەتێکی زۆر کەمە بەڵام لە زانستا باس کراوە یەکێک لە حاڵەتەکان ئەوەیە کە بەهۆی نەشتەرگەریەکەەوە گرفتێکی دیکەی بۆ دروست ببێ بابەتی دیکەمان هەیە ئێمە لە نەخۆشخانە ڕەنگە نەخۆش تووشی نەخۆشی ببێ کە لە ڕاستیدا نەخۆشخانە جێگای چارەسەرە ئەمەش بەهۆی فەرامۆشکردنی هەندێک ڕێکار و بنەمای زانستی جیهانیە لەوانە یەکێک لەوانە پەیوەندی بە بەشەکەی جەنابتانەوە هەیە کە بەشی ددانە هەموو نەخۆشێک پێویستە کە پشکنینە ڤایرۆسیەکانی بۆ ئەنجام بدرێت بە تایبەت ئەگەر نازانمە ڕووی ستاندەردی جیهانیەوە چەند مانگێک دیاری کراوە ئەگەر چەند مانگێکی بەسەردا تێپەڕی یاخود ئەگەر پرۆسەیەکی دیکەی ئەنجامدا بوویەوە پێویستە ڕاستەخۆ بێ بکرێتەوە ئێوە تا چەندە گرنگی بم بابەتانەدەن کاکتۆر ئێمە هەر نەخۆشێک کە داغڵی ئەم بەشەی ئێمە دەبێت بەشی ددان بە دڵنیاییەوە ئەبێ هەرسێ جۆری پشکنینی ڤایرۆسی بۆ ئەنجام درابێت لەوانەیە پێشتر خۆی کردبێتی یان ئەگەر نەشی کردبێت ئێمە خۆمان لێرە لە تاقیگەکەماندا ئەو پشکنانە دەکرێت کە زیاتر پشکنینی جۆری HBS دوو پشکنینی جگەرە HBS و HCV
هەروەها HIV ئەکرێت بۆ ئەو نەخۆشانە ئەتوانم بڵێم کە هۆکارێکی زۆر باشە بۆ ئەوەی ئەو ڤایرۆسە هەم نەگوازرێتەوە بۆ دکتۆرەکە هەم نەگوازرێتەوە بۆ نەخۆشەکانی دیکەش وەکو جەنابەت فەرموود ئێمە بۆ هەر نەخۆشێک 6 مانگمان دیاری کردووە کە ئیش بۆ پشکنانە ئەکرێت دوای 6 مانگە بۆی دووبارە دەکرێتەوە ئەمە باسی ئەوەش بکەم کە ئەم جۆرە پشکنینەوەکو بەڕێوەبەریش باسی کردیانی هەم لە ڕووی کوالیتیەوە هەم لە ڕووی نرخیشەوە شتێکی زۆر باشە بۆ هاوڵاتیانی شاری هەڵەبجە و نرخەکەی تەنها 5,000 پشتینانە کە لە دەرەوە نرخێکی زۆر زیاترە و هەروە نرخ و ئیشەکانی بەشی ددانیش بە دڵنیاییەوە نیوەی نرخی بازار دیاری کراوە بە کوالیتیەکی زۆر بەرز و یعنی بە مەوادی زۆر باش کە مەوادەکانمان زیاتر یعنی ئەو مەوادانەیە کە لە وڵاتی پێشکەوتوەکانە بەکارێنرێت زۆر باشە کاکسۆر ئەگەر جەنابەت خۆت پێویستت بە ئیشێک بێ کەسێکی خۆت پێویست بە ئیشێکی دان ببێ هێنیتە ئێرە بە دڵنیاییەوە ئەێنمە ئێرە بەڵام ئەویش هەر ئەبێت ئەو پشتینانە بکات کە باسمان کرد بە دڵنیایی هەروەها یەکێک لە ناخۆیش بە خۆی ناکە یەکێک لە شتە گرنگەکان کە لەم بەشەی ئێمەدا دەکرێت ئەوەیە کە نۆرە بڕی بە هیچ شێوەیەک ناکرێت واتە بە سیستەمێکی زۆر نایاب نەخۆش وەردەگیرێت دەستە کردومانە بە سیستەمی تەلەفۆنات نەخۆش پێشتر تەلەفۆن دەکات یعنی ئەو کاتێک کە نەخۆش داغڵی نەخۆشخانەکەمان دەبێت زۆر ناوەستێت و لە کاتی خۆیان دێتە ژوورە و شتێکی باشی بۆ دەکات زۆر باشە بەڕێز دکتۆر شاه و ئەحمەد بەرپرسی بەشی ددان بەڕاستی ئەوەی کە بەلای منەوە گرنگە ڕەنگە لە کردنەوەی ئەم کۆمەڵگە پزیشکیانە کۆمەڵی ئامانجی گەورە هەبێ وەک بەڕێز کاک محەدین باسی کرد بەڵام ئەوەی کە من کە زیاتر پەیوەندی بە منیشەوە هەیە بەلامەوە گرنگە ڕەنگە لە ڕووی خێرخوازیەوە هاوکارکردنی نەخۆشی هەژار هێنانە خوارەوەی نرخ هەموو ئەمانە گرنگە بەڵام جێبەجێکردنی ڕێکارە زانستیەکان و ڕێنمایە تەندروستیەکان هەم لۆکاڵیەکانەوەی کە پەیوەندی بە وەزارەتی تەندروستیەوە هەیە هەم جیهانیەکان پشتگوێ نەخرێەوە بە شێوازی زانستی دروست لا نەدات ئەمە بە دڵنیایەوە زۆر گرنگە ئەچینە لای بەڕێز توانە مەحموود کە بەرپرسی بەشی دەرمانە کاکتوانە ئاڵێ ئەگەر هەموو ئەوانەی باستان کرد هەرچی بکەن ئەگە من دەرمانی نەدەمێ پرۆسەکە تەواو نابێت کاکتوانە کۆتایی شەکە بێ مێ هەروەکو چۆن ئێستا کۆتایی قسەکردنەکە لە بەشێکەکەمە بێت زۆر باشە کاکتوانە سواز بە ئامادەبوون سواز بۆ ئێوەش جەنابەت کە بەرپرسی بەشی دەرمانی ئەگەر بە کورتی باسێکمان بۆ بکەیت لە ئێوە چ باس بەڵێ پێشێکی دەستخۆشی ڕێز و سوپاسم بۆ ئێوەی بەڕێز بۆ ستافە جوانەکەی پەیام لێرەوە ئەمەوێ ئەوە بڵم کە لە ساڵ یادیکردنەوەی کۆمەڵگەی پزیشکیە ڕێز و دەستخۆشیمان بۆ هەموو ئەو کەسانەی کە لەکردنەوەی کۆمەڵگەی پزیشکی هەڵەبجە هاوکارمان بوون چ ئەوانەی کە ئێستا لەگەڵمان بەردەوامن چ ئەوانەی کە بە هەر هۆکارێ وێنیان توانیەوە کە بەردەوام من ڕێز و دەستخۆشیمان هەیە بۆیان و هەروەها ڕێز و دەستخۆشیمان بۆ خەڵکی هەڵەبجە و دەوروبەری کە بەڕاستی بە شێوەیەکی زۆر باش دەم ینی بڵێن بە هاوکارمان بوون لە کردنەوەی کۆمەڵگەکە و لە بەشی دەرمانە بە تایبەتی کە زۆر جار ئێمە نەخۆشەکانیانەوە دەستخۆشیمان لێەکەن و نرخ و کوالیتی دەرمانەکانمان پێڵەن کە بەڕاستی توانیویان ئیسفادە لە کوالیتی دەرمانەکان کەنەوە لە نرخی دەرمانەکانیش بە شێوەیەکی بەرچاو لە داوەزی نابووە ئەوە ئێمە سوپاسیانەکەین کە ئەزانین خەڵکی هەڵەبجە و دەوروبەری لەمەتی ئەگەن بۆ ئێمە ئەمە ئەزانین ئامانجەکەی خۆمان بە شێوەیەکی گشتی پێکاوە لە بەشی دەرمانە بەڕاستی بەشی دەرمانێکێکە لەو بەشانەی کە زۆرترین ماندووبوون یەوێ زۆرترین بە دوواداچوونی ئەوێ تا بتوانی باشترین دەرمان و هەرزانترین نرخ بۆ نەخۆش دابینکەی ئەتوانی زۆر ئاسانە دەرمان بێنی بەڵام کوالیتی و نرخەکەی کارێکی زۆر زەحمەتە بەڕاستی لە کوردستانی ئێمە ئێستا بازاڕی دەرمان بە شێوازێکە بەڕاستی چووکە زۆر کۆنتترۆل نەکراوە دەرمان بە ئەنوا و ئەشکال شێوازیە تۆ بتانی لەم شێوازانە شێوازە زانستیەکەی بینی ئەو شێوازانە بینی کە زۆر یاساین هیچ کێشت بۆ نەخۆش دروست ناکە و دڵنیا بین لەوەی کە ئەم دەرمانە کە ئین بە نەخۆشەکە ئیسفادەی لێکە ئەمە ئێمە تا ڕادێکی باش دەخوا بەزابێ توانیمان ئەم کارە بکەین و لە سەدا هەشتای ئەوانەی کە یەنەوە بۆ لامان شایەتی ئەوەمان بۆ یەن کە ئێمە توانیمان ئەم کارە بکەین زۆر باشە کاک توانە لە بەرنمەیەکی ماوەیەک پێش ئێستا بەرنمەیەکی بە دوواداچوونی کەناڵی ئاسمانی پەیام بەرنمەیەکیان کرد بە دوواداچوونێ
بۆ دەستکەوتنی ئەو دەرمانانەی کە لە ڕووی یاساییەوە لە ڕووی زانستیشەوە بە دڵنیاییەوە چکە یاساکە گەڕێتەوە بۆ زانست ڕێگە پێنەدراوە بەبێ ڕەچەتەی پزیشک بدرێت بە تایبەت ئەو دەرمانانەی کە زیان بە تەندروستی نەخۆشەکان ئەگەیەنن ئەگەر پزیشک سەرپەرشتیان نەکا و زیاتر بە دەرمانە بێهۆشکەرەکان یاخود ئەو دەرمانانەی کە ئێمە معتا دەبین لە سەریان بۆ ناسراوە ئەمە لە بە دوواداچوونەکەی کەناڵ ئاسمانی پەیام دەرکەوت کە دەستکەوتنی ئەم دەرمانانە هێندە قورس نییە تەنانەت تەنها بە هەر لە خودی بەرنامەکەدا کەسێ ڕاتە ژوورەوە بۆ دەرمانخانەیەک و بە چەند حەبێکی ترامادۆڵەوە دێتە دەرەوە بە حەبی دۆریتاوە دێتە دەرەوە کە جەناب دەزانی بەشێکی دۆریتاکە ترامادۆڵە و لە ڕاستیدا نەک پزیشک ئەگەر پزیشکی پسپۆرگی بوارەکەش نەبێت گونجاو نییە بە نەخۆش بدرێت لە بەرەوەی خۆتەزانی نەخۆش ئەگەر فێر بێت ئەمە ئەم بابەتە لای بەشەکەی جەنابەت چۆنە من ئێستا ئەگەر خۆم نەناسێنم نەڵێم دکتۆر هاوکارم بێم ناتوانم دەستم بکەوێت بەڵێ لەخوا بەزایبێکی ئێمە ئەو ستافێکە لە دەرمانخانەکەمانە ئیش ئەکا ستافێکی زۆر شارەزا و لێ هاتوونەوە ئەزانن چۆن بە شێوە هەم یاسایەکە هەم زانستیەکە کار بکەن ئەزانن ئەو یاسایی کە دەرچوو ئەڵێ نابێ بەبێ ڕاچەتەی دکتۆر دەرمانی سەرف بکرێ ئەزانێت لەلایەنە زانستیەکەیەتی نەخۆش زەرەری لێەکە بۆیە نایاتێ با هەرچەندە نەخۆشەکەش بڵێ کاکە دکتۆر بۆی نووسیوم پێویستمە ئەزانێت دکتۆر بۆی نووسیەوە بە تایبەتی موادە مخدیرەکان و بە تایبەتی موادە نەفسیەکان ئەمانە و بابەتانن کە ئەبێ دکتۆر بینوسێەوە پێشی بڵێ بۆ وێنە تا مانگێ دوو مانگ چەندێک بەکاری بێنێ ومۆر و ئیمزا و کاتی دیاریکراوی دکتۆری پێبێ ئەو نەخۆشیکێتە لای ئێمە ئەبێ ئەم حاڵەتانەی هەمووی پێبێ و بە تایبەتی ئەوانەی کە غێری دکتۆرەکانی خۆمان ینی یەکێک مەسەڵەن ڕەسەتەیەک ئێنێ لە دکتۆرێکی بەڕێزی هەڵەبجە یاخود دەروی هەڵەبجەیە ئەبێ ئەمە بزانین ئەم دەرمانە کە بۆی نووسیوە دڵنیای ئەەکەینەوە لەوەی کە نەخۆشیەکەی خۆی ئەوەیە یانە و هەروەها ماوەی بەکارهێنانی ئەم دەرمانە چەندێکە بەکارهێنێ و ئەبێت دڵنیای بینەوەی کە مۆری دکتۆری پێوە بێت و هەموو ئەو ماوەدانەشی کە قاچاخن ینی هەندێک دەرمانوێ ڕاستە مخدیرە بەڵام هەندێک دەرمانمان هەیە قاچاخن ینی ڕاستە مخدیر نین بەڵام هەر بە شێوێکی نایاسایی یەنە ناو کوردستانەوە ئێمە زۆر زۆر پێداگریمان لەسەرەوە کردو ئەو دەرمانانە بە هیچ شێوێ لەناو دەرمانخانەکانمانە نەفرۆشرێن و لەخوا بەزابێت تا ئێستا چەند جار لیژنەکانی بەدواداچوون لە لیژنەی قایم خامێر لیژنەکانی ڕێبەراتی تەندروستی لیژنەکانی وەزارەت تا ئێستا هاتوونتە ئێرە دەستخۆشیان لێکردوین بەوەی کە ئێمە بە شێوەیەکی زۆر زانستی و یاسایی ئیشەکانمان کردووە لەو ڕوانەوە زۆر باشە ڕەنگە بەڕێز بەڕێوەبەر لەگەڵمان بمێنێتەوە بەڵام دکتۆر کەمال بەڕێز دکتۆر شاهۆ و کاکتوانە زۆر سپاس بە ئامادەبوونتان خۆشەویستان ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین دەرمانخانە بە باشترین جۆرەکانی دەرمان تاقیگە بە پێشکەوتوترین ئامێرەکانی سەردەم نەشتەرگەری هەموو جۆرە نەشتەرگەریەکی تیادا ئەنجام دەدرێت هۆڵی لەدایک بوون بەشی چاودێری ورد سەنتەری ددان و جوانکاری ددان سەنتەری پێست و جوانکاری هەموو جۆرە کارێکی پێست و جوانکاری تیادا ئەنجام دەدرێت سەنتەری تیشک و سۆنار ئێکسڕەی سیتی سکان مامۆگرافی ئێماڕای یەکەی نەبەکەم بۆ منداڵانی تازە لەدایک بوو بەشی چارەسەری سروشتی تایبەت بە دووبارە ڕاهێنانەوەی نەخۆش کلینکی ڕاوێژکاری
زیاتر لە 25 کلینکی ڕاوێژکاری بۆ هەموو پسپۆڕیەکان. قاوشی گەورە ساڵان بۆ ئەو نەخۆشانی پێویستیان بە مانەوە هەیە. قاوشی منداڵان بۆ منداڵانی نەخۆش و حاڵەتە کتوپڕەکان. بەشی هەناوبینی، سوورێنچێک، گەدا، دوانزەگرێ و سیەکان. تاقیگەی خانە و شانەزانی بۆ پشکنینی ئەو پارچە وەرگیراوانەی لە نەشتەرگەری وەردەگیرن. ژووری یاری منداڵان، چێشتخانە و کافتریا. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەڵێ خۆشەویستان، بەردەوامی لەگەڵتان لە بەرنامەی تەندروستی لە کۆمەڵگەی پزیشکی بەخشینین لە هەڵەبجێ شەهید. دەگەڕێمەوە لای میوانەکانم، هەرچەند من کەمێ سەرمامە بەڵام ڕەنگە میوانەکانم ڕاهات بن بە وەزعەکە. لای بەڕێز محەیدین محەممەد عارف کە بەڕێوەبەری کۆمەڵگەکەیە. کاک محەیدین، ئێوە تا ئێستا ئەوەندەی هێناوتانە، ڕەنگە کۆمەڵێ بەرەو پێشچوونتان بە خۆتانەوە بینی بێ و کۆمەڵگاکە کۆمەڵێک شتی باشی ئەنجام دابێ بۆ خزمەتکردنی نەخۆش و کارمەندانی خۆی. بەڵام پلانتان چیە بۆ داهاتوو و هەروەها ئایا ئێوە سنووری چالاکیەکانتان تەنها لە ناو کۆمەڵگەکەدا بۆ یاخود چالاکی دیکەتان هەبووە لە دەرەوەی کۆمەڵگەکە؟ من ویستمە شتێکی کەش بڵێم، ئەمە جگەلەوەی کە خزمەت بە خەڵکی کەم دەست و کەم دەرامەت و پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بۆ کوالێتی کە لە ستانداردە نێو دەوڵەتەکان هاتووە، ئامادەی سەرەکی ئەمە. بەدەر لەمەش بەڕاستی بۆ دەرەوەی خۆشمان ئێمە خزمەتی باشمان هەبووە لە ڕووی هوشیاری تەندروستیەوە. ڕاستەکەی ئێمە پێش زەمەنی کۆرۆنانی پێشەوەی کۆرۆنا دەست پێ بکە پرۆژەی هوشیاری تەندروستیمان بۆ لادێکان و قوتابخانەکانی دەرەوەی بۆ پارێزگای هەڵەبجە و دەوروبەری هەبووە ئەوە گرنگە کە بە پشکنینی دان و بە ستافێکی لێهاتوو بۆ پشکنینی دان و هەروها دکتۆری چاویشمان بردوێتە ئەو قوتابخانە نەی کە پێویستیان پێ هەبوو بەتایبەت قوتابخانە دوورە دەستەکان کە زۆر جاریش دەستی ڕێکخراوەکان و زۆر جاریش حکومەت وەکو پێویست لەوانە نەگەشتێتەوە. بڵێ بەدڵنیاییەوە ئێمە توانیمان ڕاستەکەی ئەو خزمەتە بکەن. خزمەتێکی کەش جگەلەوەی کە بۆ معنای خۆی کە بەخشینە، یعنی وایەت کە ئێمە ئەبەخشین بە خەڵکی ڕاستی، بەڵام لەگەڵەوەش ئەو توانە و دەساڵاتەمان نییە کە هەموو ئەوەی کە هەمانە بیبەخشین بە خەڵکی، ئەوەی لە توانای خۆماندا هەیە کە ئیبەخشین بە خەڵک. ڕاستەکە ئێمە ئەومان کردووە، بەڵام دیوی دووەمیشی ئەمانە خەنێ خەڵکی کەم دەست و کەم دەرامەتی وەکڵی پرایڤێت بەتایبەت ئەگەر بێتە لای ئێمە دەستمان نەناوە بەڕووی ئەو خەڵکانەشەوە کە بەداتا دوایی لای لە کاردیاڕیمان هەیە کە چەند خەڵکانێک سەردانی ئێرەی کردو و چەندێک پارەمان بۆ سەرف کردوون کە بەدەر بووە لەو خزمەتانی کە لێرە پێشکەشمان کردو. لەسەر پرۆژە و شتی داهاتووشمان وەڕاستی تەبیعەتی ئینسان وایە طموحی حەزەکە بە بەردەوام ئێمە کەستر لە سەرەتاوە دەستمان پێ کردووە ئەگەر پلەی باگێکی شتەکانی خۆمان بکەینەوە چۆن دەستمان پێ کردو. ڕاستی پێ ساڵی خزمەت بە وردە و بە تەدریجی هاتوین تا گەیشتونێت ئەم قۆناغی کە ئێستا لەبەر چاوی بەڕێستان و بینەرانی بەڕێستایە. خزمەتێکی زۆر مانوبوونێکی زۆر هاوکاری خەڵکانێکی مسلمان و لێهاتوو دڵسۆز هەروەها بەڕاستی من وەکۆڵێ هاوکاری بەڕێبەراتی تەندروستی هەڵەبجە و دەستگا پەیوەندیدارەکان بەتایبەت کارەبا و پارێزگارەوانش لەبیر نەکەین کە هاوکارێکی باش بوون لەسەر خستنی ئەم پرۆژەیەشمان. ئەوکو عەرزیشم کردن ڕاستیەکەی طموحمان زۆرە کە ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە و پشت بە هاوکاری ببێتە نەخۆشخانە. زۆر باشە، بەو هیوایە. ڕوێنە لای بەڕێز بەڵێن حەسەن کە پێم وابێ بەرپرسی کارگێڕی کۆمەڵگەکەیە. کاک بەڵێن سواز بە ئامادەبوونت. پێشێکی بە خێراتنتانەکەم. پێنجەمین ساڵیادیکردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە تەواوی پزیشکان و کارمەندانی کۆمەڵگەکەمان و تەواوی دانیشتوانی پارێزگای هەڵبجە و دەوروبەری پیرۆزەکەم. زۆر سپاس. کاک بەڵێن ئەمەوێ لێت بپرسم سەبارەت بە هەندێک داتا و زانیاری کە ڕەنگە جەنابەت وەکو کارگێڕی کاری تۆ بێ.
ئایا هیچ داتایەکتان لایە ژمارە و نەخۆشانە و سەردانی کەرانی کە سەردانی کۆمەڵگەکەیان کردووە چەند بوون خزمەت بە چەند کەس کراوە؟ من داتای ساڵی 2020 ساڵی ڕابردوو 63524 نەخۆش سەردانی کۆمەڵگەی پزیشکی بەخشینی کردووە بۆ تەواوی پسپۆڕەکان بۆ تەواوی پزیشکەکانی کۆمەڵگەکەما سەردانیان کردووە و لەسەر جەمبەشەکان چارەسەری پێویستیان بۆ کراوە لەلایەن پزیشکی پسپۆڕەوە بینراوە 62,000 نەخۆش بۆ ساڵی 2020. ئەمە تەنها و نەخۆشانی کە سەردانی پزیشکەکانیان کردو ئەوانە ناگرێتەوە ئەو نەخۆشانە ناگرێتەوە کە سەردانی تاقیگەیان کردووە سەردانی دەرمانخانەیان کردووە سەردانی بەشی سۆنەر و بەشەکانی تریان کردو ئەمە ئەو نەخۆشانە گرێتەوە کە سەردانی پزیشکی پسپۆڕی ئەم خەسەخانەیان کردو. زۆر باشە کاک بڵێن لێرە وەرگرتنی نەخۆش پێشوازیکردن لە نەخۆش چۆنە بە چه سیستەمێکە یاخود با بڵێن وەک ستانداردی ئێستای جیهانی کە دەستور وایە ئێستا ئەگەر کۆمەڵگەی پزیشکی بکرێتەوە هەر جێگایەکی تایبەت بکرێتەوە بۆ بینینی نەخۆش سیستەمەکەی بە جۆرێکە کە زانیاریەکانی نەخۆش هەم بە سیستەمێکی ئەلکترۆنی پارێزراوە هەم دەتوانرێت و دواتر و دەست بهێنرێتەوە لێرە چۆنە چه سیستەمێ بەکاردێنن؟ ئێمە ماوەی 2 ساڵە بێ سیستەمێکی نیتۆرکیمان ئیش پێ کردو کارا کردووە لە کۆمەڵگەکەمان کاتوانم بڵێم لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە و دەوروبەری لە تەواوی دام و دەستگاکان و بەڕێبەرایەتیەکان ئێرە ئەو سیستەمە بوونی نییە ئەویش سیستەمێکی نیتۆرکینە کە ئەو کاتەی نەخۆش بە تەلەفۆنی ئەمە لە پرزگەکەمانەوە ناوە نووسێ دوایی سەردانی کۆمەڵگەکەمانەکە تەواوی داتا و معلومات و زانیارەکانی نەخۆش لە سەردانکردنی پزیشکی پسپۆڕ لە ئەنجامدانی پشکنین لە وەرگرتنی عیلاج و دەرمان لە خەسەخانەکەیانی بە دقیقی هەموو ئەو وردەکاریانی نەخۆش کە سەردانی کۆمەڵگەکەمانی کردووە لە تەواوی بەشەکان هەموو زانیارەکانی نەخۆش لێرە لەو سیستەمی نیتۆرکینا پارێزرا و هەڵگیراوە. زۆر باشەواتە ئەگەر من ئێستا ساڵی پێش ئێستا پشکنینێکم لێرە ئەنجامدا بتوانم وەدەستی بخەمەوە ئەگەرچی خۆم هارد کۆپیەکەیم ون کرد بێت توانرێ ئەمە وەربگیرێتەوە سەردانی هەر بەشێک هەر نەخۆشە کۆدی خۆی هەیە بەتاکید هەر نەخۆشێک وەکو پێم وتی فایلێکی تایبەت بە خۆم خۆی هەیە لە کۆمەڵگەکەمان ئیتر ئەگەر ساڵی پار سەردانی تاقیگەی کردبێ کۆمەڵک پشکنینی ئەنجامدابێ ئەگەر پزیشکی پسپۆڕ دەرمانی بۆ نووسی بێ لێرە تەواوی ئەم معلوماتانە لەو فایلی نەخۆشە پارێزرا و بەردەست. زۆر باشە کاک بەڵێن ئەوەی ما بێتەوە بپرسم هەمومان دەزانین کە لە ئێستاە بە تایبەتی بەداخەوە بارودۆخی ئێستا بارودۆخی خەڵک زۆر باش نییە ڕەنگە کۆمەڵێک کەس هەبن ڕەنگە زۆرینەی کەس بتوانن سەردانی کۆمەڵگەکەی ئێوە بکەن و خزمەت گوزاریەکان سوودمەند ببن لی بەڵام هەندێک چینی نەخۆش هەیە کە ڕەنگە توانای ئەوەشیان نەبێت بەداخەوە وەک خەڵکی ئاسایی سەردانی پزیش بکەن و ئەو مەسروفاتە کەمەی کە پێویست دەکا ئەنجام بدەن ئایا ئێوە وەک بارودۆخێکی تایبەتی حسابتان بۆ کەسانە کردووە کە هیچ لە ڕووی داراییەوە توانایان نییە؟ بەتاکید ئەساسی ئیشەکەی ئێمە کە ئەڵین بەخشین حتمان هەر بەخشین و هاوکاریکردنی خەڵک بەڵێ بەڵام وەکو جەنای بەڕێوەبەر باسی کرد بەخشینیش تا حەدەتوانن ڕەنگە نەتوانن لەوە زیاتر خۆی ئەوەنەی لە توانە و دەسەڵات و ئیمکانیاتی ئێمە هەبوو بێ ئەو نەخۆشانەی بەدەر لەوەی ئێمە کە نرخی خزمەت گوزاری و ئیشەکانمان لە چاو شوێنەکانی تر بە نمونە بازار و کلینیکەکانی دەرەوە جیاوازە یعنی نرخێکی گونجاومانەیە و هەم کوالێتێکی زۆر باشیشمانەیە بەڵام ئێمە بە بەردەوام ڕۆژانە لێرە نەخۆش سەردان ئەم بەشانەی کۆمەڵگەکەمانەکە کە ئەتوانی بڵێن پارەی پشکنینێکی پێنیە پارەی سەردانیکردنی پسوڵەیەکی پزیشکی پێنیە ئێمە ئەگەر داتا و ئاماری ئەوە بەمێ لە ساڵی پارە 100 نەخۆش بەو شێوازە سەردانی کردوین کە ئەتوانم بڵێم هیچ بڕەپارەیەک داهات و ئیمکانیاتی پێنەبوو سەردانی ئیداری کردو ئێمەوەکو کارجێڕی کۆمەڵگەکەمان هاوکاریمان کردووە کە ئەتوانم بڕی ئەو پارێژ لە مەبلەغی ملیۆنێک دینارا بووە کە نەخۆش هاتوو سەردانی ئێرەی کردووە پاری بەشەکانی پێنە بۆ بە نمونە لە تاقیگە پشکنینێک ئەنجام بایان لە دەرمانخانە کە سەردانی دەرمانخانی کردووە پارەی عیلاج و دەرمانەکانی پێنە بووە سەردانی ئێمەی کردبێ بە دڵێکی فراوان و هەروەکو پێشم وتی وتم ئەساسی ئیشەکەی ئەمە بەخشین و هاوکاریە ئەوەنەی لە توانە و ئیمکانیاتمانە هەبوو بێ هاوکاریمان کردو. زۆر باشە بەو هیوایی کە هەر بەردەوام بێ زۆر سپاس بۆ کاک بڵێن ئەچینە لای بەڕێز کاک ئەبوبەکر سدیق کە بەرپرسی بەشی تاقیگەیە کاک ئەبوبەکر سپاس بۆ ئامادەبوونت پێم وایە بەجارێکی دیکە ئێمەیەکمان بینیوە لە بەرنامەیەکی دیکە قسەت بۆ کردین.
پێشەکی بە خێراتنتان ئەەکەم و ساڵیادی کردنەوەی بەخشینیش لە پارێزگای هەڵەبجە لەسەر جەم کارمەندان و ستافی بەخشین پیرۆز دەکەم هیوادارین کە بتوانین لە ساڵی ئایندا و لە ساڵەکانی تردا قۆناغی زیاتر بەرەو پێشەوە بچین و بتوانین خزمەتی زیاتر بە خەڵکی پارێزگای هەڵەبجە بکەین. زۆر باشە کاک ئەبوبەکر جەنابەت بەرپرسی تاقیگەی کە دەتوانین بڵێن ڕەنگە نەڵێن دڵ بەڵام دەتوانین بڵێن بەشێکی گرنگی نەخۆشخانەیە کە ڕەنگە بچووکترین جوڵە بچووکترین ڕێگای زانستی بۆ دۆزینەوەی نەخۆشی پێویستی بە ئێوە ببێت ئێوە وەکو تاقیگە چیتان هەیەوە تا چەندە بەرەو پێشچوون ئەو پشکنینانە چین کە ئەکرێ یا ئەگەر بە گروپاتیش بێ جیازەکانتان چین؟ ئێمە وەکو تاقیگە خۆ دەزانین لایەنێکی تەشخیصیە وەکو بەشەکانی تری وەکو سۆنەر و تیشک و بەشەکانی تر بەشێکی تەشخیصیە وەکو بەشەکەمان دکتۆر بڵێم بەشێکی زۆری ئەگەرەکانی و دۆزینەوەی نەخۆشیەکەی لەوە چێ بخاتە سەر پشکنینەکان کە لە تاقیگەیە بۆ یەکەم بە کورتەکەی ئەگەر باسیەکەین بەشێکی ضروریە و بەشێکی باشە لە بەخشین ئێمە ستافێکمانەیە ئەم ستافە مانووە بن بەڕاستی دەستیان خۆش بێ لە ڕێگەی ئەبستافەوە لە ڕێگەی کۆمەڵی جیهازەوە کە هەمانە ئامێری پزیشکی توانیمانە ئەو پشکنینە زەڕورانی کە هەیە و پێویستە و دکتۆرەکان داوایەکەن لە کۆمەڵگەکەمان بکرێت و پێویست نەکات نەخۆش لە هەڵەبجەوە بڕواتە سلێمانی بۆ پشکنینێک. ئەتوانین بڵێن هەموو پشکنینەکان ئەنجامەدرێ یاخود زۆرینەی ئەنجامەدرێ لێرە؟ وەکو هەموو پشکنینەکان ناتوانین بڵێن هەموو پشکنینەکان بەڵام ئەوەی کە زەڕورە وەکو باسم کرد لە پارێزگای هەڵەبجەیە و دکتۆرەکان بەلایەنەوە گرنگەوە احتیمامی پێدەن و ئەیانەوێت لای ئێمە هەیە لە بەخشینە ئێمە چونکە بە حکمیەوەی تاقیگەیەکی پسپۆڕی نییە هێشتا دکتۆری پسپۆرمان نییە لەو بابەتەیە ناتوانین کۆمەڵی فەحسی پسپۆڕی هەیە بیکەین فەحسە هیماتۆلۆجیەکان مەسەلەن یان فەحسە هیستۆپاسۆلۆجیەکان ئەمانە خۆ دەزانین دکتۆری تەخەسوسی خۆی ئەوێت بەڵام غێری ئەوە زۆربەی زۆری فەحسەکان لای ئێمە هەیە بڵام مختبەرەکەی ئێمە وەکو سنتەرێکی لاتەوە بۆ مختبەرەکانی تریش زۆربەی مختبەرەکانی دیش ئەگەر فەحسێکیان نەبێت بۆ لە ئێمەیە زۆر باشە چاندنەکان وەک چاندنی خوێن چاندنی میز ئەمانەکە بە زمانی زانستی بڵەت کەڵچەر یورین کەڵچەر ئەمانە ئەنجامەدرێ لایەوە؟ بەڵێ ئێمە ئەو بەشەمان هەیە وە کردومان من سەرنجم داوە بەداخەوە لە زۆرێک لە هەرچەند ئێستا هەڵەبجە لە بەروی پارێزگارە هیچ بەدڵنیایەوە بێ لە ئێرەش نەبێت لە جێگای دیکە بێ بەڵام سەرنجم داوە لە چەند شوێنێک تەنانەت جێگا ئازانم قەزاشە چاندنی میز یا چاندنی خوێنی تی ئەنجام نادرێت بەداخەوە کەمە یەکێکە لە پشکنینە پێویستەکان. بەڵێ خۆشبەختانە ئەو پشکنینێکی تۆ پێڵێن کە لە کۆمەلگایە بە کوردیەکەی وا ناسراوە پێیان زەرە ئەم زەرعە لای خۆمان هەیە سپاس بخوا و بۆ چەند شتێکە کرێت مەسەلەن برینێکە دکتۆرەی نێرێ بۆ سوابێکی لێوەرەگرێ بۆ نمونەیەکی لێوەرەگرێ بۆ زەر یان فەحسێکی میزە یان خوێنە یان لە ئافرەتانە مەسەلەن ئەگەر گرەیەکیان هەبێت لە شوێنێکەوە دکتۆر سوابێ گورە یان لە گوێەوە یان لە قورگەوە کۆمەڵی ئینمان هەیە زەرع بۆ یەکرێ بۆ نەخۆش لە کۆمەڵگەکەمان لە تاقی کۆمەڵەکەمان. زۆر باشە بەڕێز ئەبوبەکر سەدیق ناوەکەشە خۆشە زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەچینە لای بەڕێز ساکار عەبدولکەریم کە لێپرسراوی بەشی لەیزەر و جوانکاریە سپاس بۆ ئامادەبوونت. دەستخۆشیتان لە یەکەم پێنجەمین ساڵیادیکردنەوەی بەخشین لە تەواوی ناوچەکەی پارێزگای هەڵەبجە پیرۆز دەکەم و هیوادارم توانی بێتمان جێگەی خۆمان بکەینەوە لە ناو خەڵکە خەڵک لەمان ڕازی بێت. زۆر باشە ساکار خان ڕەنگە بەشەکەی جەناوت ئەو بەشە بێ کە کەمتر لە بەشەکانی دیکە هەواڵی ناخۆشی تێدا بدرێ بە نەخۆش کە ڕەنگە زۆرینەی هەواڵی خۆش و قسەی خۆش و جوانکاری و ئەم بابەتانە بێ ئەو خزمەت گوزاری و پرۆسە پزیشکانە چین کە لای ئێوە ئەنجامەدرێ؟ لە بەشەکەی ئێمە بەشی بینینی نەخۆشمان هەیە دوو پزیشکی پسپۆڕی پێست ڕۆژانە لە پێشوازی هاوڵاتیانان لە کاتژمێردووی پاژنیۆڕۆ تاوەکو نەیانزەی شەو ئەتوانن نەخۆش ببینن. یەکێکی تر لە بەشەکانمان بەشی لەیزەر و جوانکاریە لە بەشی لەیزەری مومان هەیە بە هەردوو ئامێری سارد و گەرم هەروها لەیزەری کاربۆنیمان هەیە و لەیزەری سیۆتوشمان هەیە. یەکی تر لە بەشەکەمان بەشی عملیاتە هەشتەرگەری بچووک لە بەشەکەمان کۆمەڵی هەشتەرگەری بچووک ئەنجامەدرێت وەک لابردنی نینۆک لابردنی بالۆکە لابردنی میلیە و لابردنی خاڵ و لابردنی نیشانە و کۆمەڵێک نەشتەرگەری وردی تر. زۆر باشەواتە نەشتەرگەریە بچووکەکانی پێست و جوانکاری لای ئێوە ئەنجامەدرێ لەلایەن پزیشکەکانەوە وانە زۆر باشە. بابەتی بەدڵنیایەوە بەردەوام زانستی پزیشکی لە بەرەوپێشچوونایە بە تایبەت ئێستا لە
بابەتەکانی جوانکاری و ئەمانەدا هایدرا فەیشەڵی یەکێکە لەو خزمەت گوزاریانەی کە بەڕاستی گرنگی خۆی هەیە ئێستا تەڵەبی زۆر لەسەرە بۆ پاکردنەوە و ئەوانە ئێوە لاتان هەیە یاخود ئەو مژدەیە کە ئێمە ئەین بە هاوڵاتیان لە داهاتوویەکی زۆر نزیک ئەمەری هایدرۆفیشال لامان بەردەست دەبێت واتە لە داهاتوایی هێنن بەڵێ زۆر باشەگە لێرە بە من کڕیتە بەڵێ زۆر باشە تازە کاگە بوو بەکە قسەم لەگەڵا کرەگینا ئەموو فرسەتە ئەمە بەڕێوەبەر لێرە دانیشتووە چیت پێویستە پێی بڵێ لە جیهاز لە پێداویستی تاقیگە بۆ ئەوی تاقیگەکەشی پێش بخە زۆر سپاسی ئەو ئەیڵێ باسەی بەبێ بەبێ دڵیان دەستمان نەناوە لە پێشکەشکردنی و جیازانی کەوان پێویستیان وڵی من تۆزە لەبەر کەمی کاتەکەیەوە گینا یەکێک لەو شتانێک کە گرنگ بووە ماژەی پێدەم من سوپاسی ستاف بە تایبەتی ستافی گارگێڕی لە مدیرەوە بۆ کارگەڕوانە ئەەکەم کە بەڕاستی هاوکارم بوون لەوەیە کە هەر شتێکم ویستی بێ ینی جیهازێک زەرور بۆ بۆ تاقیەکە بێت و دڵی ئەگەر توانی بێت یان ئیمکانێتیان هەبێت لەو کاتەیە دابینیان کردووە ئیمکانێتیشیان نەوبێت تۆزێ دوای خستووە دوایەوە بە کوردەکەی هەر دابینیان کردو سوپاسیانەکەم لێرەوە دەستخۆشیان لێەکەم ینی ئێستا وەکو مختبەرەکەمان جیهازێکی وامان نییە کە لە مختبەراتی ترا هەبێت لە شوێنانی تر و ئێمە لە شار پارێزگاکانی تر و ئێمە نەمان بێت بەزەوەمان هەیە وتمان پسپۆری نییە و تەواو هەر ئەوەنەیە ڕاستە فەرمی سەرکەوتوو بن دیارە زۆرینەی بەرپرسی بەشەکانمان دوان دەگەڕێنەوە لای بەڕێز کاک محەیدین محەممەد عارف ئەگەر مایکەکەی بدەیتێ بەرنامەکەمان لە کۆتایی نزیک بۆتەوە و جەنابەت لە کۆتایە چیت ماوە بۆ بەرنامەکە بۆ هاوڵاتیان بۆ کارمەندەکانی خۆت ڕاستەکەی سپاس بۆ ئێوە کە لەم یادەدا ئێمەتان بەبیریانە سپاس بۆ بەرنامە تایبەتەش ڕاستەکەی ئێمە دروشمێکمان بەرز کردوێتەوە مێدەوارین ینی جگەلەوەی کە جێگە ڕەزامەندی خی گەورە بین و خۆی بابەتێکە ئەوە شەکە لای ئێمە دروشمێکمان بەرز کردوێتەوە لای ئێمە دڵنیان تر بن ئاماجمان خزمەتکردنی ئێوە ڕاستەکەی تەمەنا ئەەکەم کە خەڵکی لە ئێمە دڵنیا بێ لەوەی کە ئەو دڵنیاشمان وەرگتووە ڕاستەکەی لە خەڵکەوە کە ئێمە توانی وانەوەبینە جێگەی سێقۆمەتمانە و خزمەت گوزاریەکانیشمان سەلماندوومانە لە 4 ساڵی ڕابردوو پێشەنەینە پێنجەم هیوادارین ئینشاءڵڵا خی گەورە لێمان وەرگرێەوە دیوێکێتی ئەوی کەشی بتوانین خزمەتی باشتر و زیاتری شەکەین من جارێکی کە 4 ساڵ و پێنێنە پێنجەم ساڵی کردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە تەواوی دکتۆرە بەڕێزەکان لە تەواوی کارمەند و ئۆستافانەی کە لە گۆمەڵگەی پزیشکی بەخشینە خزمەتیان کردووە دەستیمانەبوونیان ئەگوشین و هیوادارین کە ئەوەی کردبێتمان جێگەی ڕەزامەندی خی گەورە بوو بێ و پاشانیش جێگەی ڕەزامەندی خەڵک بوو بێ و ئینشاءڵڵا چاوەڕێشتی باشتریشمان لێ بکەن و لە داهاتوی نزیکە جارێکە سپاسانەکەین بەخێر بێن زۆر باشە هیوادارم سەرکەوتوو بن و ئێمەش هیوادارین ئەم کۆمەڵگە پزیشکیە وەک هەموو کۆمەڵگە پزیشکەکان وەک هەر پرۆسەیەکی دیکە وەک هەر پرۆژەیەکی دیکە کە لە خزمەتی تەندروستی هاوڵاتیانە بێت بەرەو پێش بچێەوە بۆ هیوایی کە زیاتر و زیاتر بەرەو پێش بچن لە خزمەتی نەخۆش و خەڵکی هەژاری ئەم وڵاتە خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان لە شاری هەڵەبجەوە پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە خواتان لەگەڵ